گروپی کامگاران یەکێک لەو گروپە دیارانەی کە ساڵانێکی زۆرە نەوە لە دوایینەوە هەوڵ ئەن کە خزمەت بە گۆرانی موزیکی ڕەسەنی کوردی بکەن و هەمیشە توانیویانە کە جێپەنجەی خۆیان بە تایبەت لە نێو گۆرانی موزیکی ڕەسەنی کوردیە هەبێت وی جێ خۆشحاڵیە کە هەمیشە نەوەکانی خۆشیان لەسەرەوە ڕاهێناوە کە بتوانن خزمەت بە گروپەکە و خزمەت بە تایبەت بە موزیکی کوردی بکەن. بە خۆشحاڵی و ڕۆژی شەممە کۆنسرتێک بەڕێوە چوو کە چەندین بەرهەم بە زمانی کوردی و فارسی تایە پێشکەشکران و گروپی کامگاران لە دوای دابڕانی 6 ساڵ توانیان جارێکی تر لەسەر تەختیشانەوە کۆنسرتێک پێشکەش بە ئامادەبوان بکەن کە هەر زۆر بە خێرایی بلیتەکان نەمان وی جێ خۆشحاڵیشە کە شەممەی ئایندەش بە هەمان شێوە لە هەمان شوێن ئەم کۆنسرتە بەردەوامەکەن. ئێواری ڕۆژی شەممە 11 لە هۆڵی هۆتێل ئێسپیناس پاڵاسی تاران و دوای 6 ساڵ کۆنسرتی کامگاران بەڕێوە چوو. لەم کۆنسرتەدا کە بە شێوەی ئۆرکێسترا بەڕێوە چوو 5 ئەندامی بنەماڵە و گروپی کامگاران بریتین لە ئەرسەلان کامگار، ئەردەشیر کامگار، ئەرژەنگ کامگار و ئەردەوان کامگار و هەروەها تارا کامگار وەک جیلی نوێی بنەماڵەکە بە ئامادەبوونی ئۆرکێسترایەکی 40 کەسی 14 بەرهەمی کوردی و فارسی کامکارانیان پێشکەش کرد. لەم کۆنسرتەدا کە دوای 6 ساڵ بەڕێوە چوو لە گەورەترین هۆڵی کۆنسرتەکانی شاری تاران و لە 2 بەشدا بەڕێوە چوو کە لە هەر بەشێکدا هەموو 2500 تکتی کۆنسرتەکە فرۆشرا بوو پێشوازێکی بێوێنەشی دەکرا. بڕیاریشە ئێواری ڕۆژی شەممە 11 ئەم کۆنسرتە لە 2 بەشی دیکەدا و لە هەمان هۆڵ بەڕێوە بچە. بێن ئەوە بوو کە تەسمیم وایە کرد 4 نەفەری بین وەلێ ئەم دەحە ئۆرکسترال بێ کە بێ ئۆرکسترێ گەورەتر بێت چۆن ئەرسەلانیش چەندانە کار تەنزیم شودەی بوو بۆ هەم لەبان کارگەل کوردیەوە هەم لەبان فارسیەوە ئەوە بوو کە تەسمیمان کرد کە ئەو کارە بکەین کە بە ئۆرکست گەورە بێت. ئینشەڵڵا کە ئەگە قسمەت بێ حەزەکەین ئەمە لە هەرچ ئەگە قسمەت بێ ئێمە حەزەکەین لە بەرحاڵ هەم لە کوردستانەتە هەم لە جێگەلترە بەرنامە ئیجرا بکەین. لە زۆ ئەم تەسمیممانە بوو کە بە هەرحاڵ چۆن بەعزێ لە موسیقیگەلمان هەست ئۆرکست گەورەتری لازمە بەغێر ئەز ئۆرکست خۆمان لە زۆ ئەمە لەسەرمانە بوو کە لە نەوازەندەگەل تریش ئیسفادەکەین ئەم لە حەخۆ بە ئەم شرکەت فیدیپۆ پێشنهادی دابێ ئێمەش خۆ قبولمان کرد 4 نەفەرەکەمان من وەردەشیر وەردەوان وەژەم بیشتر ئامادەگیمان بوو قبولمان کرد و تەک نەوازەندەگەل ترا لە ئۆرکست سەمفۆنیک ئۆرکست میلی ڕەفیقگەلمان هاتن بەیەکەوە خۆ هاوکاریمان کرد وتم قەتەعات بازی قەتەعات ئەس فەقەت بە گروپ خۆمان قابلە ئیجرا نییە احتیاج بە گروه گەورەتری هەیسێت و قەتەعاتێکیش کە تەک گروه خۆمانە ئیجرامان کرد تەنزیم کرد بۆ ئەم ئۆرکێسترا فکرکەم ناڵەکان فرە خۆشیانات کە حەزەکەن کە لە جێگەل تریشە حتا کورسانات ئەگەر بێت ئەرێ بۆ چەنە